بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتانە بێ خۆشەویستان خۆشحاڵم لە گفتوگۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. توندوتیژەکانی خێزانی چین و هۆکارەکانی توندوتیژی خێزانی چین و دەستوەردانی خزمان لە کاروباری نێوخۆی خزمان دەرهاویشتەکانی چین و ڕێگا چارەسەریەکان چین بە تایبەتی ڕێگە چارەسەریەکانی پاراستنی شکۆی خێزان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چییە؟ لەمەوێ گفتوگۆی ئەمجارەم لەگەڵ هەردوو بەڕێزان دکتۆر ئیبراهیم سەنگەسەری و دکتۆر حەسەن خالید موفتی مامۆستا لە زانکۆی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سڵاحەدین زۆر بە خێراتمدان دەکەم سوپاس بۆ ئەوەی لەگەڵمانن لە گفتوگۆی ئەمجارە. کاک دکتۆر بە سەرەتا لەو پانێڵانە دەست پێ بکەم لەو گفتوگویانە دەست پێ بکەم کە تایبەتن بە پاراستنی شکۆی خێزان و پاراستنی ئەو بەها جوانەی کۆمەڵگەی کوردەواری ئیسلامی کە دەکرێن. پرسیاری سەرەتام ئەوەیە ئەرچی خێزان چییە بۆ پاراستنی شکۆی خێزان؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ دەرفەتە لەگەڵ جەناوی پرۆفیسۆر دکتۆر حەسەن. خێزان لە ئیسلامدا ئەرکی گەورەی لەسرە، یەکەم شانەی کۆمەڵگایە، چونکە خێزان پێک دێ لە جوودبوونی بە گرێبەستێکی ڕێگە پێدراوی شەرعی نێوان پیاوێک و ئافرەتێک، کەواتە یەکەم شانەی کۆمەڵگایە. یەکەم شانەی کۆمەڵگایە. ئیسلام زۆر داکۆکی لەسەر ئەرکی خێزان دەکات، ئەرکی خێزان دەکات، یان ئەو بنەمایی لەسەری دروست بێت، یعنی لتەسکونوا ئیلەیها، یعنی حتا ئەوەی باز ناکە. ئێستا زۆر جار دەگوترێت ئافرەت پێویستی زۆر بە پیاو هەیە، بەس ئەو ئاەتە باز دەکات لە فەرمێشی لتەسکونوا ئیلەیها، بۆی پیاو یعنی جێئۆقرەی پیاو ئافرەتە، جێئۆقرەی پیاو ئافرەتە. بنەمایەکی تری ینی کەواتە ئەو بنەمایە زۆر گرنگە. پێویستە بنەمای خێزان بریتی بێ لە ئۆقرەیی، کە ئۆقرەیی بەچ دەبێت؟ کەمترین شت لە دووربوون لە کێشەکان، دووربوون لە کێشەکان. بابەتێکی تر وجعل بينكم مودة ورحمة، من نامێ زۆر ئاەتەکە بە تەفاسیل بچینە خزمەتی، یعنی خۆشەویستی لە کاتی ئاساییدا، لە کاتی سەرەتای ژیاندا، و ڕەحمە بە سۆز و بەزەیی هاتنەوە لە کۆتایی ژیاندا. ڕەنگە پیاوێکی پیر زۆری کرد بێ لەگەڵ خێزانەکەی، یان ئافرەتێک زۆر تەقسیری هەبوو بێ لەگەڵ پیاوەکەی، بەس لە کۆتاییدا کە نەخۆش دەکەون ئەو پەڕی بەزەییان بە یەکدادێتەوە. ئەوە جێبەجێکردنی ئەو ئاەتەیە کە خوای پەروەردگار بە فطرەتی خستوێتە ناو ئەو پیاو ئەو ئافرەتە. لەسەر ئەو بنەمایانە ئەرکی خێزان ئەوەیە پارێزگاری بکرێت لە ئۆقرەیی، لە خۆشەویستی، لە بەزەیی پێداهاتنەوە. ئەنجا ئەو جار بابەتی مەسەلەی زۆربوونی وەچە بۆ ئەوەی کۆمەڵگای مرۆڤایەتی بەردەوام بێت، کە بەتابەت پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر هانی گەنجانی دەدا، هانی پیاوانی دەدا کەوا خێزان بێنن بۆ ئەوەی ئومەتی ئیسلام زۆر بێت. جەنابی دکتۆر لەو پانێڵەدا ئاماژەی بە هەندێکشی زۆر گەورە کرد. یعنی ئێستا لە وڵاتی ئێمەیان وڵاتانی موسڵمان باسی زۆر ئەوە دەکرێت، یعنی تەحدیدی نەسل، ڕێژەدانان بۆ ئەوەی منداڵ کەم بێتەوە. هەست بە خۆمان ناکەین کێشەیەکی گەورە بۆ خۆمان دروست دەکەین، چونکە ئێمە موسڵمانان لە چاو گەلانی تر یعنی زۆر نین. یعنی ئەنجا بێنینەوە ئەو دەنگۆیانەی کەوا دەکرێت لە کوردستانیشدا ئەوە بێت، بابێن ئیحسایەک بکرێت ڕێژەی کورد لە جیهاندا چەندە، ئاگامان لێنە بەدەستی خۆمان، یعنی گورزی خراپ لە خۆمان دەوەشێنی. باشە کاک زۆر ببوورە دەشت بڕم ئەو گرفتانەی کە ئێستا ڕوبەڕووی خێزان، بۆ منە ئێمە باسی کۆمەڵگەی کوردەواری دەکەن، باسی خێزانی کوردی دەکەین. ئەم گرفتانە چەندە کاریگەرن لەسەر ئەوەی بابەتێکی وەکو تەحدیدی نەسل بێتە گۆڕێ، یعنی هەر لە گرفتە ئابوووریەکان، هەر لە گرفتە سیاسیەکان، هەم لە پرۆسی پەروەردە، هەم لە کەرتی تەندروستی. گرفت ئەوەندە زۆرە، ڕەنگە کەسێک ئەوەندە ترسی هەبێ لە ژیان بۆیە تەحدیدی نەسل و بۆیە ئەو پەروەردەی لا گرنگ نەبێت. واللهی بەداخەوە زۆربەی جار کە کێرشەکان دەور و ژێندرێن یان دێنە سەر مەسرحی کێشەی کۆمەڵگا، زۆر جار یعنی هەڵقوڵاوی ناخی کێشەکانی کۆمەڵگامان نییە ئەوەندەی چاو لێکەریە یا پاڵنەرێکی دەرەکیان هەیە.
دەنا ئەگەر سەیری بەراوردێک بکرێت لە نێوان کێشەکانی خێزان لە کوردستان و خێزان لە کۆمەڵگەکانی غەیرە مسلمان بەگشتی و بە تایبەتی حتا مسلمانانی دەوروبەری کوردستان سوپاس بۆخوا جێگای شەڕەفمەندیە کە هەتا ئێستا هەڕەشەی گەورە هەیە بەڵام هەتا ئێستا کۆمەڵگای کوردەواری لە چاو زۆر گەلانی دەوروبەر و زۆرتری جیهانیش سوپاس بۆخوا هەتا ئێستا خێزانێکی متەماسیک و پەیوەندە بەیەکەوە هەتا ئێستا کێشەی گەلانی تر زۆر نەپڕژاوەتە ناو ئێمە بەڵام پێویستە وریای بن خەریکە پەل هاوێشنەکە زۆربەی جاران ئێستا هەفتەی ڕۆبڕەبوونەوەی ینی تونند و دژی ئافرەتانە یعنی بەداخەوە زۆر جار ئەو کەسانەی کە باسی تونند و تیژی دژی ئافرەتان دەکەن تەرکیزیان زیاتر لەسەر چییە؟ لەسەر ئەوەیە وڵا لە کولتوری ئیسلام هاتووە وڵا عورفێکی لە ئیسلام هاتووە وڵا لە کۆمەڵگا مسلمانەکان هاتووە ئەگەر بێ بەراوردێک بکرێ کەسێکی کۆمەڵناس بە ڕێژەیی بە ژمارە پێمان بڵێ ئەندازەی ئەو کللتورێکەوە لە ناو کوردەواریدا هەبووە لە ئیسلامەری گرتووە تەبان لە ئیسلام بە هیچ شێوازێک ستەم لە هیچ کەسێک قبول ناکرد لە ئاژەڵێکیش لە پشیلەیەکی چجای ئەوەی کەەوە هاوبەشی ژیان بێت و ئافرەتێک بێت بەڵام بابێن بەراوردی ئەوانە بکرێت لە کورتولێکی هەڵەی مسلمانانی ژما بێتەوە لەگەڵ ئەو لێشاوە کێشانەیەکەوە لە سۆشیال مدیا لە دراماکان لەسەر سامی بە ژیانی ڕۆژ ئاواوە بەوەی کەەوە ئافرەت دەیەوێت یعنی کە باسی مافی ئافرەت دەکات تێناگا لە مافی ئافرەت کەەوە ئەرکیشی لەسرە جۆرێک لە یاخیبوون لەگەڵ پیاوەکەی خۆی دروست دەکات یان پیاوێک ینی ڕێگا بەخۆی دەدات پەیوەندی ناشەرعی لە ڕێگای سوۆسیال میدیاوە لە چاولێکەری دراماکانەوە سەیری دراماکان بکات و پەیوەندی ناشەرعی لەگەڵ ئافرەتی ترکە بابن بەراوردەکە بەراورد ناکرێت کاک تۆ دووبارە بەخێر بێی پانێڵەکەت لەژێر ناونیشانی جۆرەکانی تونند و تیژی و کاریگەری لەسەر پەروەردەی خێزان و نەوەکارمان بوو بە سەرەتا بزانم هەر جارێک ئێمە باسی تونند و تیژی دەکرێت یەکسەر ڕەنگە پیاومان بێتە بەرچاو کە پیا و تونند و تیژی بەرامبەر ئافرەت دەکات پێم بڵێ جۆرەکانی تونند و تیژی بەو شێوەیە هەر جارێک گوتمان تونند و تیژی ئەوە پیا و تونند و تیژە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سپاس بۆ ئەو دەرفەتە سپاس بۆ برای بەڕێزم جنابی کاک دکتۆر ئیبراهیم زۆر لایەنی باشی تەوزیح کرد جنابی دکتۆر بێگومان ئەوە هەڵەیەکی زۆر مەوزوعی و بابەتیانەیە کە وا تێگەیان وا خەڵکەکە وا تێگەشتووە وا تێگەیانراوە کە تونند و تیژی کە باسەکرێ بەرامبەر بە ئافرەتان فقط پیاوانە ئەمە شتێکی زۆر هەڵەیە من لەو توێژێنەوەی کە نووسی بووم 15 جۆر تونند و تیژی لە خێزانە هەیە یەکێکیان ڕاستەوخۆ پیاوە بەرامبەر بە خێزانەکەی 14 جۆری تریان شێوازهایەکی تری لەخۆ دەگرێت کە زۆرێک لە حاڵەتەکان نتوانین بڵێن نیوەی زیاتری ئافرەتە بەرامبەر بە پیاو و ئافرەتە بەرامبەر بە ئافرەت مەثەلەن ئافرەتێک ئەوێ بە حەڵاڵی بە شەریعەتی خوا بە حورمەتەوە شوبکا بە پیاوێکی تر پێک هاتوون و ئافرەت خۆی ناڵێن ئافرەت سەربەستە و ڕاشیدەیە ئێمەشەڵێن سەربەستە و ڕاشیدەیە ئەو خۆی بە خواهشتی خۆی ئەوێ شوبکا بە پیاوێکی تر جا ئەو پیاوە سەر خێزانی تری هەبێ یان نەیبێ سێرەکەی زۆربەی زۆری بربەست کە دێتە ڕێ ئەو ئافرەتان خۆیان هەر لە ژنی یەکەمی پیاوەکەەوە بگرە هەتا خەڵکی تر و هەتا بە ناو خێرخوازان کە قسەی تیا دەکەن و زوڵ مستەمێکەکەن لەو ئافرەتە بۆەوەی کە شوونەکە بە ڕەغبەتی خۆی شوونەکە بە پیاوێکی تر مەثەلەن لە تونند و تیژی ژن بەرامبەر بە ژن خۆشک بەرامبەر بە خوشکەکەی خۆی حەسادەت و ئێرەی ڕەنگە هەیبی دایک بەرامبەر بە کچەکەی خۆی کچ بەرامبەر بە دایکی ئەگەر باوکی وەفاتی کرد بێ شوو بکاتەوە دیسان ئەبێتە ڕێگر و ئەمانەکە لە شەرعی خوا ئەو شتانە نییە عیدەیەک دانراوە دوا عیدەکە ئافرەت حڕە شوو بکاتەوە بە پیاوێکی مناسب لەبەر ئەوەی کە تونند و تیژی نەبێت وەکو حەزرەتی عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت دەفەرمێ إن الله رفيق يحب الرفق في الأمر كله خوای تعالی ئەمری کردو بە بەندەکانی کە نەرمونیان بن وە لە ئەحکام و تەشریعاتی خوای تعالی نەرمونیانە دەیەوێ ئەم نەرمونیانی ڕنگ بداتەوە لە بەندەکانیان لە هەموو کاری بەندەکانیان
بێگومان لە مەسلەی خێزان و پێگەێنانی خێزان و ئەمانە مجموعەیەک پرانسیب کە شریعەتی پیرۆزی ئیسلام دایناوە ئەگەر بێت و تاکەکان لەسەری بڕۆن واللهی بە هیچ شێوازێک نابیسی تۆ توندوتیژی لە کۆمەڵگەی ئیسلامیە هەبێت. ئەم توندوتیژێ هەیە هەمووی سەخافەتی هاوردەیە، ناڵم ثەقافەت، سەخافەتی هاوردەیە بۆ ناو جیهانی ئیسلامی. خاڵی یەکەم. دووهەم پێنەگەیشتنی هەندێک لە تاکەکانی نێو موسڵمانانە لە تەشریعاتی ئیسلامی و پەیڕەو نەکردنیەتی. ئەنا شریعەتی ئیسلام هەر لە سەرەتاوە. دکتۆر ئاماژە بەوەدا، یعنی زۆر جار توندوتیژەکە دەخرێتە پاڵ ئیسلام، یعنی تۆمەتێکی حازر بەدەست هەر کاتێک توندوتیژی هەبوو بە ناوی ڕێکخراوەکانی بەرگریکردن لە مافی ئافرەتان و نازانم چی یەکسەر ئاینی ئیسلام تۆمەتبارە لەو بابەتە. یعنی ئەوەی ئەو توش ڕوونی دەکەیەوە ئاینی ئیسلام ئەسڵەن نەرمونی نیانی بڵاو دەکات. حقیقت وایە بەڕێز، یعنی ئێمە شتێک نییە لە عاتیفەمانەوە سۆزمان بۆ ئاینی پیرۆزی ئیسلام موضوعیت وا دەکات. سەیری دەقەکانی تەشریعی ئیسلامی بکەین زیاتر دەتوانم بڵم لە 1000 دەقمان هەیە لە کتاب و سونە باسی نەرمونیانیە کە بەرامبەر بە خێزان، بەرامبەر بە خوشک، بەرامبەر بە دایک، بەرامبەر بە کچ، بەرامبەر بە مطلقی ئافرەت. ئەو هەموو دەقی کە لە شریعەتی ئیسلامە هەیە و جەختی لەسەر کراوەتەوە، نە حەدیثێک و نە دوان و نەسەد، نە لە بابێکا و نە لە دوان و لە چ شوێن و لە چ ئایدیا و لە چ بیرۆبۆچوون و لە چ یاسایەکی وەضعیاشتی وا هەیە. ئەمە یەک. دووهەمیش ئیسلام هەر لە سەرەتاوە مەثەلەن بۆ خێزان دروستکردن کە چەند هانی داوە خێزان دروستکەی. ئێمە چەند دەقمان هەیە لە بیر و باوەڕی تر کە باسی هانی خەڵکی بدا، باسی زەواج و پێگەێنانی ئوسرە، و چەند دەقمان هەیە ئێمە لە ئیسلامە باسی پابندی بۆی شیرازەی ئوسرە نەپسڕێ بە هەر نەوعێ. ئێمە ئەوەمان لە یاد چووە مەثەلەن ئێمە لە دنیا دەژین، ئەم دنیا خۆی پڕێتی لە ناڕەحەتی و لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد، ئیلا ئەبێ ئەم مرۆڤانە خۆیان یعنی مدارات کەن لەگەڵ یەکە. ئەگەر پیاو لەگەڵ ژنا مدارات نەکا و ژن لەگەڵ پیاوەکەی مدارات نەکا و خێزانەکە پێکەوە هەمویان مدارات نەکەن لەگەڵ یەکە، بێگومان دەرنابن لە یەک. ئەگەر من هەر بمەوێ هایلای بژیم شێوازێکی ئەو پەڕی ژیانم هەبێت، ئاگام لە دراوسێکەم و لە کەس و کارەکەم و لە هاونیشتیمانیەکەم نەبێ، وەک ژنانیش بیانەوێ وەکو ژنی خەڵکی تر بژین، دیسان طبعا ئەمە بەرەو توندوتیژی دەڕات و ئاکامەکەی لە تەفریق و ئەوانە. بەڵام ئەگەر بە پێی شریعەتی ئیسلام بڕۆین کە فەرمێ هەر لە سەرەتا ئەبێ ئەم کچ و کوڕەکە شۆکەن کە زەواج پرۆسەکە دروستەکەن پێکدێنن، ئەبێ کەفاەتیان هەبێت. ئەگەر ئەمیان زۆر بەرز بێ یان زۆر نزم، دوای 2 ساڵ 3 ساڵ ئەم قسەیەکی ڕەخنە ئامێز ئەگرێ لەو ئەڵێ من بەو شێوازەم و تۆ. بەڵام لە مەذهبی ئیمامی شافعی بۆچی کەفاەت بە مەرج دیاری کراوە؟ لەبەر ئەم هەموو تەفریقەی تەلاقی کە ئەمڕۆ ئەو خۆی بە شتێکی تر ئەزانێ، با ئەو مەثەلەن لە بوارێکە ئیشەکە ینی دەوڵەمەندیەکی پێوەیە، با هاوسەرەکەیشی زۆر بەو شێوازە نەبێت. هەروەها ئەو خریجە و ئەو مەثەلەن شەهادەیەکی هەیە و با خێزانەکەیشی نەمەڵێک هاوسەنگی هەبێت، و حتا لە هەموو شێوازێک ئەهلی کەسابەت مەثەلەن شێوازەکانیان دیاری کراوە. ئەگەر بێت و ئەو کەفاەتە ڕوونەدات لە سەرەتاوە شتەکە خۆشە ئەگەر پێکەوە نەگونجێن نەکرێت، دواتر چونکە نەتیجەکەی خراپ دەرەچێت. بەڵام خەڵکی گوێ بە کەفاەت نادا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ فەظفەر بذاتی الدینی تەریبەت یەداک، ئەچێ بۆ جەمالەکە هەوڵەدا، بۆ جوانیەکە، یا بۆ حەسەب و نەسەبەکە، یا بۆ ماڵ و سەرەوت و سامانەکەی کە بیهێنێ، 4 ڕۆژ پێکەوە دەبن و دواتر نەتیجەکەی تەفریقە. کەواتە پوخت شریعەت ڕێگە چارەیەکی زۆر گونجاوی داناوە، حل لای شەرعی خوایە. بەڵێ الإسلام هو الحل والحل هو الإسلام، نەزیاد و نەکەم. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بە ئاینی پیرۆزی ئیسلام، حلەکە هەر لای ئەوە. ئەم مجتەمەعی کوردستانی ئێمڕۆ خۆ ئاگەی لێ 200 ساڵی تریش بێت لەسەر ئەم شێوازە بڕواکە وا بزانێت تەسەور بکە ئیسلام غەدرەکە لە ئافرەت یا شتێ، ئەمە تەسەورێکی باتیلە و غەڵەتە، و دوای 200 ساڵیش بێ هەرێ بگەڕێتەوە بۆ ئیسلام. جایتر بۆچی ئێمە لە خۆمانی تێک بدەین؟ وانە ئاینی پیرۆزی ئیسلام شتەکانی بە شێوازێکی جوان ڕوون کردوێتەوە. إذا كان الذنب المسلم اليوم جهله فماذا على الإسلام من ذنب مسلم؟ ئەگەر یەکێک هەڵەیەکە کات ئەمە ئیسلام چی بکە؟ ئیسلام بەریە لەو تەسەڕوفاتی ئەفراد. کاکتوریچێک لە خاڵەکان و بە گرفتت دانایە ئەویش
تەداخلکردنی خزمان و دەوروبەرە لە بابەتی خێزانی بە یەکێک لە گرفتەکانت دانایەوە هۆکارە بۆ ئەوەی ئەو شکۆی خێزانە ئەو پاراستنی خێزانە بەو شێوازە نەمێنێتەوە مەبەست زیاتر لە چییە؟ هەر توێشینەوەکەم ینی ئەوەی کە ئەوڕۆ پێشکەشم کرد لەو سیمینارە لە ناو پانێڵەکە کاریگەری دەستوەردانی خزمان لە کێشە خێزانیەکان هۆکار و چارەسەر یعنی هەموو کێشەکاننا بەس ینی ئەوەی لە کوردستان دەیبینین و لە جیهانیشدا دەیبینی و هەتا زۆر جار لە هەندێک مێژووی ینی کەسە گەورەکان کەسایەتیەکان لە ناو کۆشکەکانی دەسەڵاتدا زۆر جار دەبینین کێشە خێزانیەکان ڕنگدانەوەی زۆریان هەیە کێشە دەستوەردانی خزمان من تەرکیزم لەسەر ئەوە کرد زۆر جار دەستوەردانی ناحەکیمانە بۆیە من تەقیدم کرد ینی بەستمەوە بە ناحەکیمانە چونکە دەستوەردانی حەکیمانە پێویستە وەیە من ئاماژەشم بۆ کرد لە سەرەتای ژیانی هاوسەرگیری کە لە پێغەمبەرەوە هاتۆ صلی الله عليه وسلم و هەروەها لە سەحابەکانەوە سەیدنا عەمری کوڕی عاص یعنی متابعەی هێلانە تازەکانیان کردووە ئەو خێزانانی کە تازە پێک دێن متابعە بکرێن پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سێیەم و چوارەم ڕۆژ سەردانی ماڵی ئیمام عوثمانی کرد کەوا کچی دووەمی پێدا بوو سەیدە ئوم کلثوم گوتی یا بونەیە كيف وجدت يعني بعلك معك يعني کچم چۆن پیاوەکەت لەگەڵت چۆن بوو ئەوە یعنی زۆر جێگای سەر سوورمانە باوکێک سێم چوارەم ڕۆژ بچێت بڵێ کچم وەزاتان چۆنە یا ئەبەتی والله إنه خير بعل بابەجان بەخوا باشترین پیاوە ئەویش پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەڵێ چونکە عوثمان لە هەموو کە زیاتر باوکمان ئیبراهیم و بە من دەچێت ئەو دەقا پێمان دەڵێت کەوا تەدەخولکردن یان دەست وەردانی ئیجابی زۆر گرنگە ئەوەی سەیدنا عەمری کوڕی عاص دەچێت بۆ لای بووکەکەی پرسیار دەکات ها کچم کوڕەکەی منت پێ چۆنە واللهی بابەجان ئەوەندە پیاوێکی باشە ئەوەندە پیاوێکی باشە لە باشی هەر خەریکی عیبادەتە خۆ پێویستی هەر بە ئافرەت نییە یعنی پەیامێکی ئەو پەڕی بەلاغەت و حەیاوشکۆ یعنی پێویستی بە ئافرەت یعنی چی یعنی لەگەڵم نەخەوتووە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص سەحابەی گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگێڕێتەوە دەفەرمێت باوکم هات بۆ لام لە لای ئیمام بوخاری دەفەرمێت شکایەتی لای پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم کوڕم بڕۆ بۆ لای خێزانیشت و شەو نوێژش بکە بە ڕۆژوو بە و ئاگاد لە ماڵ و منداڵیشت بێ بەس لێرەدا دەفەرم باوکم هات منی ڕاکێشە حتا زمانی یعنی وەکو بڵێ گەست لێم تووڕە بوو کچی خەڵکی تێناوە ئەویش مافی لەسەرتە کەواتە یعنی تەدەخولکردنی ئیجابی پێویستە بەڵام ئەوەی کە زۆر هەڵەیە دەستوەردانی نەرێنی سلبی تەدەخولی سلبی خزمان لە هێلانە تازەکان ئەوەی کەوا کەسێک یعنی وا بزانێت کوڕەکەی یا کچەکەی هەتا ئێستا پێ نەگەیشتووە هەروەکو جاران کوڕ و کچی خۆیەتی دەبێت تەواو ئاگای لە ورد و دریشتی ژیانیان هەبێت هەتا دوێنێ بۆی هەبوو ئاگای لە ورد و دریشتی ژیانی هەبێت بەڵام پێویستە بزانێت ئەوەی کەواوەکو کوڕی خۆی بەڵام ئێستا مافی کەسێکی تریشی پێوە بندە کەوا بووکەکەیەتی یان مافی کەسێکی تریشی پێوە بندە کەوا زاواکەیەتی کەواتە ئەلێرەدا نابێت خزمان بەتایبەت ئەوەی بازنەی یەکەم باوک و دایک برا و خوشک ئەو جار دەگەڕێتەوە ئەوانی تریژانی نابێت دەستوەردانی نەرێنی لە ژیانی ئەوانی تردا بکەن چونکە بۆ خوای گەورە سوبحانه وتعالى کە کەسێک باڵغ بوو دیاری کرد کەوا چێ سەرمەشق و سەروەری ئەو خێزانەیە چێ پیاوەکەیە بەڵام پیاوەکەش بەڕاوێژ لەگەڵ خێزانەکەی لێرەدا کەواتە شوێنی بڕیاری ئەو خێزانە چییە ئەو پیاوەیە بەڕاوێژکردن لەگەڵ خێزانەکەی ئەگەر دوو سەرچاوی بڕیاری تر هەبێت لە لای ماڵی دایک و باوکی کچەکە لە لای ماڵی دایک و باوکی کوڕەکەش کەواتە لێرەدا یعنی سنتەری ئەو خێزانە تێک دەچێت لە چەند لاوە تەوجیه دەکرێت وەکو تۆپێک لە چەنداوە پاڵی پێوە بنێن دەکەوێتە لەرزین ئۆقرەی خۆی لەدەست دەدات ئەو سەکەنەی کەوا خوددا بۆی داناوە نامێنێت مەبەستم ئەوەیە لە بابەتەکە کاک دکتۆر باست لە کاریگەری ئەو توندوتیژە کرد لەسەر پەروەردەی خێزان کە دواتر بێگومان ڕۆڵەکانی خێزانێک دێنە نێو کۆمەڵگا و ئەو کۆمەڵگایش تاکەکان کارلێک لەگەڵ یەک دەکەن کەواتە ئەو توندوتیژە چ کاریگەری هەیە لەسەر داهاتووی کۆمەڵگا بەگشتی
بێگومان وەکو ئەوانەی لە علمی اجتماع نووسیبیانە ئوسرە یاخود خێزان خشتی یەکەمی کۆمەڵگەیە. ئەگەر ئەوە مەزبوط بێ و چاک بێ و ئاسایی بێ و تەندروست بێت ئەو کۆمەڵگەیە تەندروست دەرەچێت بە پێچەوانیشەوە معادلەکە عەکسە بێتەوە. لەبەرەوەی ئاینی پیرۆزی ئیسلام ئێتیمامی بەس هەرسێکیان داوە بە تاک داوە، پاشان بە خێزان داوە، پاشان بە کۆمەڵگە. مجموعەیەکی زۆر دەقی ڕوبەڕووی تاک کردوێتەوە پێشەوەی کە دروست بێت لەگەڵ خێزانێک دروست بکات، بۆی پابند بێت هەر لە بدایەت ڕابزانێت چی ئەکا و چی ناکە. مجموعەیەک دەقی زۆری ڕوبەڕووی خێزان کردوێتەوە لە مەرحەلەی دووهەمایە، مەرحەلەی دووهەمی ژیانە. دیسان تەئکیدە لە مەرحەلەی یەکەم و بەعزێ واجبات دێتە سەریان بەرامبەر بە یەک. ڕێزی پیاو لە خێزانی، ڕێزی خێزانی لە پیاوی، گۆڕایاڵی هەردووکیان بۆ یەک، هەردووکیان کارێ بکەن کە لە بەرژەوەندی خێزانەکە بێت. و مەرحەلەی سێهەم کۆمەڵگە هەندێک دەقیش باسی ڕوبەڕووی کۆمەڵگە بێتەوە هەموو خێزانەکان. مثلا یا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة، يعني هەمووتان بچنە ناو ئاشتیەوە. لەولا شۆ فەرمێ لە ئەوەی وەلیەتەلەطەف کە بۆ ئێمەش تەشریعە، بابە نەرمونیان مامەڵە بکەن لەگەڵ یەکتریا. حتا لە بەیع و معاملە فەرمێ خۆی تەعالا کەسێکی پێخۆشە سەمح بێ، سەماحەتی هەبێ کە دەکڕێ، سەماحەتی هەبێ کە دەفرۆشێ، زۆر گیر نەبێ لەک. ئەم مەسائلانش جا زۆر گیریش حتا لە مەسەلەی پرۆسەی زەواجیشە کاریگەریەکی زۆر ترسناکی هەیە، داواکردنی مارەیەکی زۆر و بە حساب بەستنەوەی کوڕەکە بە زێڕوزی و ئەوە عنی ئەگەر کوڕ لەوە بێ کە دەستبەرداری خێزانی خۆی بێ 300 لیرە نەبێ 1000 لیرەش بێ هەر دەستبەردارە بێت. یا ئەوە کە چ ژیان و مەوەدە و ڕەحمەتێکە کە ئەم بەو توندوتیژیە پەیوەست کرابێت. ئەمێنێتەوە سەر ئەوەی کە کۆمەڵگەی ئەمڕۆی کوردستان ئەلحەمدولیلا لە سەدا 99 پابەندە بە شەریعەتی پیرۆزی ئیسلامەوە. وا نەزانرێ کە ئێستا وڵات ئارامە بە پێی ئامارەکان بە بەراورد لەگەڵ مەثەڵەن حتا ئێران و تورکیا و ئەوە ئەوروپا هەر لێگەڕێ، وەکو فارسەڵێ دەرجەنگی ئەوڵ کوشتە شودە، ئەوە هەر هەموو شتێکیان هەڵۆشاوەتەوە. ئێستا تازە خەریکی دروستکردنەوەی ئوسرە و بەیان ڕێکخرا و تەرتیباتیان هەیە لەو بارەوە. ئەمە فەزلی ئیسلامە، نیعمەتی ئیسلامە. ئەگەر نیعمەتی ئیسلام و فەزلی ئیسلام نەبا ئێستا دەیان کێشەی زۆر ترسناک لە کۆمەڵگەی کوردستانە ڕووی ئەدا. ئەوەش کە ڕووی نادا دنکە دنکەیەک لەم لاولا، وەکو باسم کرد لە ئەفکاری دەخیلەیە نامۆیە کە هێنراوە زەرعکراوە و ئەو دراما ترسناکانەیە کە بەداخەوە حکومەت خەوتووە لێی کە هیچ کارێک ناکە بە شێوازێک بە فلتەرێکا تێپەڕێ ئەو درامانە، درامای توندوتیژیە و خێزانیە و تەلاقدانە و لێدانە و کوشتنە و پارچە پارچەکردنی خێزانەکەیەتی و ئەمە چ ئیسیفادەیەکی هەیە؟ وەزارەتی ڕۆشنبیری نابێتەوە بیر بکەیتەوە لەمە، حکومەتی هەرێمی کوردستان نابێت بیر بکەیتەوە لەم درامایەک نادواننا ئوسرەت و خێزانەتێکەدا تووشی توندوتیژی تەکا، مناڵ بێ بێئەدەبەکە بەرامبەر بە باوکودایەکی، باوکودایەک توندوتیژەکە بەرامبەر بە منداڵی. شیرازەی کۆمەڵگە تێکەدا و شێوازێک لە شێوازی تورکی و فارسی و عەرەبی و ئەمانش ئەسەپێنێ بە کوردستانیشە هەر بارە نەتەوەیەکە پێویستە حکومەت ژیر بێ بیر بکاتەوە کە ئەم درامانەی ڕۆی کردوتە ئەم وڵاتی کوردستانە ئەمە تعریبیش و تەفریزیش و تەتریکیشی تایە، جگە لەوەی کە شیرازەی وسرێش ئەبسڕێنێ. لەبرەوە بێ هەموو لا ئینشاءڵڵا بە دڵسۆزیەوە بگەڕێنەوە. ئاخر خاڵ کە پێویستە بوترێ بەڕاستی ئەوش ئەوەیە کە وەکو کورد دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵ. ئێستا زۆرێک لەو توندوتیژانەی کە ڕوو ئەدا و ئێمە ئاگامان لێیەتی ئەمانە هەمووی لە نەبوونی و داماویەوە. هەمووی ئەگەر ئەو پیاوە بیتوانایە ژیانێکی قوتێکی ڕۆژانەی هەبا، سەرچاوەیەکی داهاتی هەبا، هەلێکی کاری بۆ ڕەخسا بە، معاشەکەی خۆی لە کاتی خۆیان وەرگرت بە ئەوە ڕووی نەئەدا. گرفتە ئابوووریەکە سەرچاوی هەموو گرفتە. دوای ئەوە نەزانین، جەهل، نەفامی لە تاکەکانەوە و سێهەمیشان ئەو ئەفکارانەی کە توندوتیژی دێنە ناو کوردستانەوە ئەو دراما ئەجنەبیانەی کە لێ ئەدرێ شەو و ڕۆژ غەزوی فکری تاکی کوردەکە. هیوادارین حکومەت بە دەرەجەی یەک کە بەرپرسە
ئاوەڕێ بداتەوە لەوانە و چارەسەری بکە و تاکەکانیش هوشیار بن و الحەمدولله مامۆسایان بەگشتی بە تایبەتی مامۆسایانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سەلاح الدین بەردەوام وەکو ئەم کارێکی ئەم ڕۆژ کردیان کارێکی جوان و ڕێکوپێک و بە چەند پانێڵێک ئیسپاتیان کرد کە ئیسلام بەریە لەو تەسەڕوفاتانە و ئەگەر ئیسلام نەبێ ئێستا کەس شیرازەی هەمووی بچڕە لەبەرەوە پێویستە دیسان عیزت لە ئیسلامە حل چارەسەر هەر لای ئیسلامە و خوا نەخواسە پشت هەڵکردن لە ئیسلام ئەوەندەی تر گیر و گرفتمان بۆ ئینتاژەکەات. کاک دکتۆر وەک هەردوو بەڕێزان ئێوە ئاماژە پێ دەکەن یعنی چەند نمونەیەکتان لە ڕێگە چارەکانی ئاینی پیرۆز ئیسلام لە فەرمایشتەکانی خوا لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هێناوە کەواتە بۆ باقی کێشەکانی دیکەش ئیسلام چارەسەری پێیە بەڵام بۆچی لە کۆمەڵگەی ئێمە کە زۆر جار بە ڕێژەیەکی زۆری نەبازەوە دەکەن کە مسلمانین سوودمان لەو ڕێگە چارانەوە نەگرتووە بۆچی نهاتینەوە سەر ئەو ڕێگە چارە دروستانەی کە بۆ هەموو گرفتەکانی ژیان چارەسەری پێیە پرسیارەکە ئەوەیە سوودمان لە ڕێگە چارەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ گرفتەکان بەگشتی لەو نوێژدا گرفتی خێزانی وەرنەگرتووە ینی بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە کە بەداخەوە تەمان پێشەوەی بینە سەر هۆکارەکان هەتا ئێستاژەکو و جەنابی کاک دکتۆر فەرمووی کۆمەڵگای ئێمە گەلی ئێمە هەتا ڕادەیەکی زۆر پابەندە بە ڕێنماییەکانی شەرع بەتابەتی لە خێزان ئەوانەی کە یعنی مەشخەڵی ینی ڕوبەڕووبوونەوەی تونند و توژی دژی ژنان دەکەن یان گێڕانەوەی مافی ئافرەتان دەکەن باوەڕ بێت تێچوویەکی زۆر بەڵام یعنی ڕەنگە دام و دەستگایەکی زۆر گەورە کە تێشوویەک و بارقورسایەکی زۆر گەورە لەسەر حکوومەت و کۆمەلگاتەوان پارەی حکوومەتیشی کۆمەلگایە لەسەری ینی خەرج دەکرێت و تێیاندا سەرف دەکرێت بەرهەمەکەی زۆر کەمە ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ کاریگەری مامۆستایەکی مزگەوتێک مامۆستایەکی ئاینی بەڵکو لەگەڵ ئەگەر دیقەت دەینجاران لە ناو کۆمەلگای ئێمە لە ناو هەر کۆمەلگایەک ئەوە مامۆستا سەرمەشقی کۆمەلگاکە بوو لەو گوندا لەو گەڕەکە بەڵام لەگەڵی چەند پیا و معقولێکە بوون و لە ناو ئەو گەڕک و ئەو گوندەش چەند ئافرەتێکی زۆر معقول هەبوو کێشەکان زۆربەی جار ئەگەر باوکودایك عاقڵبان ئەوە چارەسەریان دەکرد کە گەورەتر بواە ئافرەتێک لەولا پیاوێک لەولا کێشەکەیان چارەسەر دەکرد لە کۆتاییدا دەگەشتە مامۆستا ئەگەر هەموو قفلەکان داخرابان ئەو جار تەلاقێکی هادی دەدرا کە ڕێژەی تەلاق هەر زۆر کەم بوو هەر زۆر کەم تەلاقێکی ڕەجعی دەدرا بۆ ئەوی مەجالبێ مامۆستا مەجالی سێبەسەی نەدەدا بە هیچ شێوازێک و یعنی ئەوەی لای عولەما ئەوەیە ئێستا بۆ خەڵک ینی سوود لەوانە وەرناگرین چەند هۆکارێکە یەکەمیان نەخوێندەواری خەڵکی یان بڵین دوورکەوتنەوەمان لە ئاشنابوون بە ئیسلام کە بەداخەوە خەڵکانێکی زۆر ئەوڕۆ بە تایبەتی کوڕی گەنج و کچی گەنج بەداخەوە وا دەزانن هاوسەرگیری زیاتر چەند سێلفیەکە ئاهەنگی و شەکرا و خواردنەوەی مارە بڕین و گواستنەوەیە ئەجا دوای پیاسەکردن بۆ بازاڕە هەر ئەوە دەزانن ئەو واتا گرنگانەی ئەو ئەرکانەی کەوا دەکەوێتە سەرشانیان زۆربیان پێی ئاشنانی بۆیە لەو پانەڵە مامۆسایەکی بەڕێز ئاماژەی بۆ ئەوە کرد کە پرۆژەیەکی داوەتە حکوومەت بەڵام لە پەرلەمانیش وەڵامی نەدراوەتەوە داوای کردووەکەوە وەکو هەندێک وڵات خول بکرێتەوە وەکو مەحکەمە چۆن ئێستا هەتا نەچێت یعنی فەحسی طبی نەبێت مارەبڕینی بۆ ناکرێت ئەویشەتە ئەو خولە لە ئەرک و مافەکە شارەزابوون نەکرێت لێمارە نەکرێت شتێکی زۆر گرنگە گەنجی ئێمە ئەوڕۆ ئەو ئاشنایی نییە بەڵام ئەو گەنجانەی کە سیر دەکەی گەنجی زۆرمان هەیە ملتەزیمە بە ئیسلامەوە یا عایلەیەکی دیندارە و ئەو کوڕش لەسەر یعنی ڕێڕەوی باوکوداکی دەڕوات الحەمدولله کێشەی لێکجیابوونەوە ترازان زۆر کەمترە بە بەراورد لەگەڵ ئەو خێزانانەی کەوا دوور لە دینن هۆکارێکی تر بۆ یعنی ئاوڕ نادێنەوە چارەسەرەکانی دین ئیسلام بە سیستەماتیک هەوڵی شێواندنی دەدرێت هەوڵی شێوان لە ڕێگای دەستگا میدیا جیهانیەکان و ئەو دەستگا میدیا کاسە لێسانی وڵاتی خۆشمان ئەوەندەی ینی بەداخەوە زۆربەی جار زۆربەی دەوڵەتانی دەوروبەر ئەوەندەی هەندێک میدیا ئەوەیان زەق کردەوە کەوا ئیسلام هەڕەشەیە منداڵەکان نەشنە مزگەوت فێری بیری تونند و تیژی دەبن ئاوا دەکەن بەڵام ئەگەر سیر بکەی زۆربەی جار کێشە سیاسیەکان و ئەمنیەکان
لەلایەنی غەیری کەسی متدەینەوە دەبێت. ئەگەر کەسێکی متدەینیش بێت باوەڕ بێت دەستێکی دەرەکی لە پشتە و زۆر لە ئیسلام ناحاڵی بووە. کەواتە ڕێگرتن یعنی ئەگەر ئەو میدیا گەورانە ئەوەندەی ئیش لەسەر شێواندنی ئیسلام دەکەن و بە سەرچاوی کێشەی دەزانن و ئەوەندە ناوزەن دەگرێت یعنی ئەوەی کەوا ملتەزیمە وڵا ئافرەت لە بەردەستیدا چەو ساوەیە بۆ خاتری خوا بۆ ئینسافێک نایەن بۆ نایەن لەگەڵ ئافرەتە بەتەمەنەکان بێن چاوپێکەوتن بکەن ئایا ژیانی ئەوان دۆزەخ بووە؟ ئەو جار ئەگەر جۆرێکیش کێشە هەبێت ئیسلام کە عقوبەی داناوە سزای داناوە ئیسلام کە بە ئاخیرەت و دۆزە خەڵک دەترسێنێت یعنی دەکرێت مسلمان هەڵە بکات بەڵام کە دەکرێت مسلمان هەڵە بکات ئیسلام هەڵی نەکردو یەک مسلمان کە هەڵە دەکات بەڵام ڕێژەی هەڵەی مسلمانەکان بەرامبەر تند و تیژی دژی ئافرەت لەلایەن غەیرە مسلمانەکان چەندە بێن ڕێژەی تند و تیژی ئەمریکا و کوردستان مقارنە بکەن ئەڵمانیا و کوردستان یابان و کوردستان ئەوانە کۆمەلگاکانی مسلمانان و غەیرە مسلمان مقارنە بکەن حتا هەندێک ئێستا هەندێک ئافرەتەیە یەکێکیان ینی گەورەترین ئافرەتی هۆلیودی ئەمریکا بووە باز دەکا دەڵێ وەڵڵا ئافرەتە مسلمانەکان ئێمە حەسوودیتان پێ دەبین ئێوە هەتا ئێستا نمونەی جوانن بۆ ئافرەتی پاک و ئەوە دەڵێ من هەموو یعنی ئەوەی دنیا بوو کەوتمە سەر شانۆ ئاماژەم بۆ کرا زۆر دەوڵەمەند بوو بەس دەڵێ ئەو حیا و عەفافەی لای ئێوە هەیە لە دەست ئێمەیان سند پیاوەکان گەمەیان پێکردین و ئەو خێزانە گەرم و گوڕ و پڕ لە شکۆ و پڕ لە سۆزەی کەوا ئێوە هەتانە ئێمە لە دەستماندا نەماوە. بەڵێ کاک دکتۆر وەک ئاماژەت پێکرد 1000 ساڵی دیکەش بەو شێوازە ژیان بکەین دەبێ بگەڕێنەوە سەر ڕێگە چارەکەی کە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ هەموو کێشەکان لە نێویشیاندا کێشەی خێزانی. گرفتێک من لە هەرێمی کوردستان دەیبینم ئەوەی کە بەڕێزیشت ئاماژەت پێکردووە لە پانێڵەکە ئەوەیە کە زۆر جار کۆمەڵگای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوی ئافرەت بەرگریکردن لە مافی ئافرەت ئەوان بوونە بەشێک لە گرفتەکە نەک بەو نیازی کە دروستکران ببن بەشێک لە چارەسەر دەبێت چی بکەین لەو حاڵەتەدا ئەو ڕێکخراوانە طبعا لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆیان ئێمە زەربی سەفریان ناکەین و کاری باشیان زۆر کردووە بەڵام کامڵ نییە ئیشەکانیان بەو شێوازەی کە پێویستە لە هەر یەک لە دەستڕۆشتووی ئەو ڕێکخراوانە هەر ڕێکخراوێک پێویستە مامۆستایەکی ئاینی زانایەکی بەتوانە بەشدار بێ لەو ڕێکخراوە و پرس و ڕاو مەشورەتی پێ بکرێت چونکە بە محەسیلەی نهایی ئەم کوردستانە میلەتی کورد میلەتێکی مسلمانە تۆ ناکرێت بە بەدەر لە ئاینی پیرۆزی ئیسلام و تەشریعاتی ئیسلامی تۆ چارەسەر دۆزیتەوە یعنی سیرەکەی ئیسلام بۆ هەموو شتێ هەر چارەسەرە ئێستا ئەگەر هەر جۆرت مەسەلەن حتا تەوژمی تۆنڕەوی داعش کە دروست کرا لە ئەوروپا فیکرەکەیان تەغزیە کرد و خەڵکێکی جاهل لە ناو جیهانی ئیسلامیە و لە ناو ئەوروپای شوێنی کەوت و هێنایان یانە دژی مسلمانان کێ چارەسەری ئەم تەوژمەی کرد وانە دوو تەوەر چارەسەری کرد مەلا لەگەڵ پێشمەرگە مامۆساکانمان لەسەر مێنبەر بە فیکر دوتیانەوە بابە نامۆیە بە ئیسلام ئەمە دژی ئیسلامە ئەمە خۆی لە ناو مسلمانانە ئەتەقێنێتەوە مسلمان ئەکوژێ فەرموو تا ئێستا داعشیە تفێکیان کردووە لە شوێنێکی غیرە مسلمان هیچ نەکراوە هەر مسلمان ئەکوژرێ زەحیەیە ئەمە دروست کراوە بۆ ئەوەی کە تەشویهی ئیسلام کە دووهەم پێشمەرگە کردی پێشمەرگە لە سەدا چەندی مسلمانە لە سەدا 92 پێشمەرگەی کوردستان مسلمانە ئەگەر لە سەدا دوی نامسلمان بێت لە سەدا دووەکەیش ڕێزی ئیسلامی لایە ئیدەن ڕێکخراوەکان پێویستە ئەمە لە بەرچاو بگرن لە جێ توانیان مەلا مامۆساکانمان سەیداکانمان توانیان فکری تونڕەوی داعش بەو هەموو ئەنجوهیەت و جەهالەتەوە بەرپەرز بدەنەوە و پێشمەرگەی کوردستان توانی بەهێز و بازووی خۆی خوای تەعالا یارمەتی بدا و بەرهەڵست بێ ئەم دوو تەوەرەش هەردووکیان مسلمانن یعنی ئیتر بۆچی ئەبێ ئیسلام بەشێ نەبێت لە چارەسەر لەو ڕێکخراوانە یعنی وەکو چۆن پێچنە قانونێکی وەضعی فەڕەنسی یا مەثەلەن تونسی یا شتێک لەم بابەتانە با بێنن دراسی
قوانین و تشریعاتی ئیسلامی بکەن بزان هەر هەمووی ڕەحمەت نییە، هەر هەمووی مەوەدەت نییە، هەر هەمووی ئیطمئنانی قەلب نییە، هەر هەمووی سەعادەت و بەختەوەری نییە. سەعادەت نە لە عەرزێکم، سەعادەت نە لە ماڵی دنیاە، سەعادەت و بەختەوەری نە لە جاه و منسەب و پۆستایە بخوا. سەعادەت حەقیق سڕێکە جێگیرە بێ لە دڵە. ئەم سڕەش وەختە جێگیرە بێ لە دڵە ئەو شخصە ئیمانی هەبێ بەخوا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئاینی پیرۆزی ئیسلام کە ئاینی حەقە ناسخی هەموو تەشریعاتەکانی ترە. ئەگەر وای کرد بەختەوەرە بێ هەم لە دنیا کە ناڕەحەتیەکی دووچارە بێ لەو خێزانی خۆیان کە وەکو پێویست ناتوانێت ژیان بەسەر بەرێ ئەزانێ مەزورە لای خوا، چونکە هیچ مسلمانێک نییە کە تووشی ناڕەحەتی و کۆسپ و تەگەرە و نەخۆشی و ناخۆشی و حتى الشەوکە کو حەدیسەکە ئەفەرمێ دڵکیە کە بەریەکەوێ إلا كفر الله بها عن خطاياه. ئەزانێ ئەمە کەفارەتە بۆی. پاشان سەبر و خۆڕاگرە ئەم دنیا عش في الدنيا كأنك غريب أو عابر سبيل، يعني دڵی پەیوەست نییە لە سەداسەد بە دنیا و ئەزانێکە ئاخرەتێک هەیە و دڵ خۆشی خۆی ئەداتەوە. بەڵام تۆ لە غەیری ئیسلام بێنی حەلێک بدۆزیتەوە سەعادەتەکەی تیان نییە، چونکە هەر حەلەکەیان بۆ دنیاە بە حساب دنیاکەیش حەلی تیان نییە، چونکە هەر خۆی هەموو دنیا داری ئیبتیلا و داری تاقیکردنەوە. ئێستا فەرمووی کێ زۆر دەوڵەمەندە لە دنیا؟ ئێستا ترامپ ئەوە وەزعەتایەتی، ینی لە هەموو کەسێ دڵی ناڕەحەترە کە قیمەی دەسەڵاتە لە دنیا بە حساب. لەبەرەوە ئەمە هەمووی پند و عیبرەتە بۆ ئێمە. بەڵێ کەواتەکە دکتۆر بەگشتی بۆ پارێزنی ئەو ئاسوودەی و ئەو لانە و ئەو شکۆیە کە خێزان هەیەی چارەسەرەکە بە پوختی و بە کورتی لە ئێستا دەچیان. چارەسەریەکە ئەوەیە کە خەڵکی تاکەکان زیاتر ڕۆشنبیر و خۆ ڕۆشنبیر بکەن لە ئاینی پیرۆزی ئیسلام و بزانن بەعزێک هەڵەکە ئەیکەن ئەمە ئیسلام لێی دوورە و ئیسلام فەرمانی کردووە پێچاوانەکەی. خێزانەکان دیسان پابند بن و خۆڕاگر بن و ئەو مەوەدەت و ڕەحمەتەی کە خوا داوێتی پیان لە کیسی خوای نەدەن. بەنمونە کابرایەک ئەڵێ من ئەگەر ڕوازانێ خەتای ژنەکەیەتی کە نامرتاح بێ لە ئوسرەکە ئەچێ ژنەکەی تەلاقەدا، وازانێ ئەگەر ژنێکی تری هەیە نامرتاح بێت دەیفایدەی نییە. یا ئەفرەتێک داوای تەلاقەکەڵێ با پیاوەکەم تەلاقم داوە، زانێ ئەگەر شوەیەکی تری کرد وەزعی باشتر بێ، قەت وەزعی باشتر نابێت. بەڵام پێویستە هەموو شتێ بدڵی بن و تۆ نابێت. وەکو شێخی سعدیە فەرمێ دەرین دنیا کەسێ بێغەم نەباشێت ئەگەر باشێت بەنی ئادەم نەباشێت. بەو شێوازە خۆڕاگر بن، سەبر و تەحەمولی خێزانەکان زیاتر بێ، ئەفرادی خێزانەکان ڕەوشتی جوانی ئیسلام بەرجەستە بێتیانە، ئەدەب و ئەرکانی ئیسلام بەرجەستە بێتیانە، ئەو وەختە کۆمەڵگەیەکی زۆر بە حیا و حورمەت و بە پارێزراوی شکۆی خێزان ئەگەڕێتەوە و کۆمەڵگەکەشمان وەکو چۆن لە تاریخی ئیسلامیە نیشانەی جوانی بۆ ئاماژەی جوانی بۆ کراوە کۆمەڵگەی کوردستان، کۆمەڵگەی کوردی، پیاوی کورد، ژنی کورد، زانایانی کورد بە جوانی و بە شێوازێکی جوان لە تاریخی ئیسلامە باسکراوە هەردەمێنێتەوە. ئەگەر واژ نەبێت طبعاً پێچەوانەکەی حتمما جێگرەوەی دەبێت. کاکتۆر هەمان پرسیار دەکەم چارەسەریەکە بۆ پارێزنی ئەو شکۆیی کە ناومالی ناوە شکۆی خێزان چۆن دەبێت بە پوختی؟ ڕۆشنبیرکردنی خێزانی بۆ خێزانە تازەکان پیا و ئافرەت و هەروەها ڕۆشنبیری چۆن تەعاملکردن لەگەڵ بووک و زاوای تازەش لەلایەن ماڵە خەزورانی هەردووکیان ئەوە زۆر گرنگە. باوکان و دایکان پێویستە ئاگایان لە هێلانە تازەکان بێت، بەڵام دەستوەردانی ئیجابی بکەن، زۆر خۆیان دوور بگرن لە دەستوەردانی نەرێنی و سلبی. هەروەها خۆ دوورگرتنی باوکان و دایکان بە غیرەبردن بەرامبەر زاوای تازەیان یا بەرامبەر بووکی تازەیان، ئەو غیرەکردنە دەرگای ئێرەی و حەسادەت هەتا سووتاندنی بەرامبەر یعنی ژیانێکیان دەسووتێنن، ینی کە ژیان بوو بە کێشانی ژیانیان سووتان، ینی ئەو کوڕ و کچە مردن، ینی ئەو غیرەکردنە سنوورێک دابنێن. ئەو کوڕ و کچە تازە ئەوە کوردەواری قسەیەکی جوانی هەیە، دەڵێ ماڵی گەورە ماڵی لێ دەبنەوە. ئەگەر کوڕێک ژنی هێنا ماڵی تازەی بۆ دانرایان خێزانەکەی داوای ماڵی تازەی کرد، یعنی بیدعەتێکی نەکردووە، یعنی داوای شتێکی هەڵەی نەکردووە، داوای شتێکی کردووە کەوا شریعەت ڕێگای پێداوە. لێرەش ئەو فرمودەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه، سەرچاوی ئۆقرەی خێزانە و خزمانیش ئۆقرە دەگرن. من ئەوەی کەوا بۆ کچی خۆم پێم خۆشە پێویستە بۆ بووکەکەشمان پێمان خۆش بێت،
ئەساسێکی زۆر گەورەیە. ئەوەی بۆ کوڕی خۆم پێم خۆشە پێویستە بۆ زاواکەشم پێم خۆش بێت. ئەو ئاساسانە زۆر گرنگن لە هەمووش گەورەتر. پێویستە پیا و ژنی تازە کە خێزانیان پێکەناوە زۆر بەهێز بن بتوانن وەکو ئیسفنجێک کێشەکان هەڵ بمژن بەڵام قوتی ڕەنگ نەداتەوە. یعنی ژیانیان وێران نەکەن. بێگومان ژیان پڕیەتی لە کێشە لەولا قسەیەکی هەڵە دەبیستن لەولا قسەیەکی هەڵە دەبیستن. ئەو قسان هەڵانێکەوە دەیبیستن بەرامبەرەکەیان بەرامبەر تەڕەفی بەرامبەر ئاڕاستەی خراپی پێ دروست نەکە بەڵکو هێمنی و ئاسایش و ئارامی یان ڕێزی یان شکۆی ئەو خێزانە لە دەست نەدا. وەکو بڵێ تازە ئەو ئافرەتە لە هەموو دنیا من زۆر جاریانی بەشدار بووین لە هەندێک مەراسیم کەەوە ئافرەتمان مارە کردووە بە سیفەتی ئەوەی کە یعنی وەکو مامۆسایەکی ئاینی بەو کچەم گوتووە گوتم ینی خوشکم سیرکە لە هەموو دنیا ئەو کوڕە تۆی هەڵبژارد لە هەموو ئافرەتەکانی دنیا ئافرەتە حەڵاڵەکان بە کوڕەکەشم گوتووە سیرکە لە هەموو پیاوە حەڵاڵەکانی دنیا باوکو ئەو کچە و باوکی تۆیان هەڵبژاردووە کەواتە پێویستە ئەویان وەکو پاشایەک ئەو سیر بکات ئەویشیان وەکو شاژنێک سەیری ئەوە بکات. ئەوە بنەمای ئەوەیەکەوە قەڵاتێک دروست دەکەن نەک خێزانێک قەڵاتێک دروست دەکەن کەوا ببێت بەهۆی ئەوەی کەوا پڕ بێ لە سۆز و خۆشەویستی و ئەو سۆز و خۆشەویستیە بیکەنە کاڵای ئۆقرەیی بۆ منداڵەکانی و بۆنەوەکاشی. سپاس بۆ بەشداریکردتان پرۆفیسۆر دکتۆر حەسەن خالی موفتی پرۆفیسۆر یاردەر دکتۆر ئیبراهیم سەنگەسەری سوپاسان دەکەم کە میوانی سواز بۆ ئێوە خۆشەویستان سواز بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان دەکەم.